ڕۆژەیەکم بێ سنوور هێو مێشتان تا بەش کراوە وەکو خاکی زور دەڵێن کوردستان و دەستی یەک دەبڕن بە مەقەس لیشتمان نایەوە پارەیە لای من هەوای نەفەس زەیرم کەم من ناوێنێ شکاوی دەستی تۆم من نەو جنۆکەیەم کە دێمە خەو خۆم دەخۆم ئاختان دوکانە هەموو شتێ بە کێشانە شەڕەف کیلۆی چەندە لە بازاڕی ئەم ژیانە هەی شێت بەڵە شێتم ئەگراقڵی وەگەیەوە بێ ئەگەر سەردانەوان دێن نرخیمانەوە بێ من سرم لە هەورە خاتم لە ناوزم کاوێ وەستەتان لە قۆڕە و چاوتان لە سەرەوە ئەمە شێتی شارە یا ژیری ناوێرانە ئەمە دەنگی نوێنەرە یەقی ژێی زەمانە لە بازنی یەقلیەوەدا من خاڵێکی ڕەشم دڵخۆشم بە شێتی کە لە عەقڵتان بێ بەشم شێتم من شێتی ژارم شێتم کە دژی یاسای دیوارم شێتم لە عەقلیەوە بێزارم شێتم بۆیە تەنیا برین وەزارم شێتم من قورگی پڕ لە هاوارم شێتم من دڵکی چاوی ڕۆژگارم شێتم من نەچوومە ژێری چوبارم شێتم لە ناو تاریکی من دیارم ێژنکە شێتە لایداوە لە مەسەب و دین ئاینی من نازادی یەسەر بەستی تاکە ئەبین ێژنکە شێتە نازانێ مانای ڕێوژین منم خوێی سەر بنی منم تیماری برین ێژنکە شێتە ئاڵایەکی پێ وەک نیشان ئەمە کفنی شەهیدە سوور وەک خوێنی ژیان سرم نزم نەکردو بۆ پارونانێکی من سەربەستی بەستکی برسی شەرەفە بۆ ئینسان ێژنکە شێتە باسی نیشتمانەکە بێ وڵات نازانن سنووری من کشراوە بە خوێن و خەبات بەدەستی بە تاڵوێستان دژی مەرگ و کارەسات تاوانی من هەرەوەیە نەچوومە ژێری زەسەڵات ێژنکە شێتە هاها ڕاپە خوێنێ فەلسەفەی زان و ژینە خوێن دەچۆڕێنێ بوومە لەرزەیە وشە ناخت دەهەژێنێ پەردەی عەقڵتان بەڕیتم دەوەرێنێ هەی شێتم من شێتی شارم شێتم کە دژی یاسای دیوارم شێتم لە عەقلیەوە بێزارم شێتم بۆیە تەنیا برین وەزارم شێتم من قورگی پڕ لە هاوارم شێتم من دڵکی چاوی ڕۆژگارم شێتم من نەچوومە ژێری ئیجبارم شێتم لە ناو تاریکیدا من دیارم ئاگاوانە عەقڵەکانتانن لێگەڕ بە ئەمە هەرشێز بین بە قەولی فەرات پیرباڵ قەرەت شێتەکانی خۆشیان فڕێنادن لەگەڵ خۆیان دەیبن ئاخ لەم کۆمەلگایە ئاخ شێتی خۆی فڕێنادن یا